بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لا تندرستی خۆشەویستین بزانین یەکێ لە هۆکارە گرنگەکان کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەندروستی خۆش بووە چی بووە؟ خۆشەویستانم لە بیرمان نەچێ چەند گرنگە کە بکەیت ئەوە گرنگە کە نەکەیت. یعنی چی؟ یعنی ئینسان چەند ضرورە بە دوای سنەتی پێغەمبەری خوایە بچێ صلی الله علیه و سلم، ئەو نەر ضرورە بە دوای ئەو حرامانەیان نەچێ کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەیکردووە، وای کردووە تەندروستی پێغەمبەری خوا خۆش بە صلی الله علیه و سلم. وەکو چی؟ پێغەمبەری خوا خوای گەورە کۆمەڵێشتی لەسەر قەدەغە کردووە، وەکو دین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەل لە منداڵیەوە جێبەجێی کردووە بەبێ ئەوەی کە بزانێ ئەمە پێغەمبەرە و بۆ کارێکی وا گەورە ئامادەکرێ. بۆ نمونە خوای گەورە کە گۆشتی مردووی لەسەر حرام کردوین، گۆشتی بەرازی لەسەر حرام کردوین، گۆشتی خنکاوی لەسەر حرام کردوین، گۆشتی مدارەوە بووی لەسەر حرام کردوین، ئەمە هەمووی لە مەسلحەتی ئێمەیە. خەڵکێ پێی وایە کە حەیوان سەر بڕا ئەمە گەورەترین تاوانە بەرامبەر بە جانەوەرەکرێ. نەخێر خۆشەویستەکەم، حەیوانێک کە لە ماوەی چەند سانیەیەکە ملی لێکرێتە و هەست بە ئازار ناکا و مێشکی وەستێ باشترە یاخود نیو سەعاڵ بیخەیتە ناو فڕنێکەوە، یەکەم ئۆکسیدی کاربۆنی بیتێ بۆی کە بیخنکێنی، یاخود ژەهرێکی بیتێ بۆ ئەوەی کە بمرێ، یاخود سەقەیەکی کارەبایی بێ لە مێشکی شەپۆلێکی وابێ کە مێشکی لە ئیش بخا. کامیان بۆ جانەوەر ئاسانترە؟ حتمەن خوێن دەرچوونەکە یەکەم جار بۆ ئەوەی کە ئەو خوێنەکە لە دڵەوە دەرەچێ ئەیە بچێ بۆ مێشک، ئێرە بڕاوە ناگاتە مێشک ئەمرێ هەز نامێنێ، تەواو حیوانەکە پەلەقاژاکە بۆی کە زۆرترین خوێن لە لاشەی بێتە دەرەوە. بەم میکانیزمە خوێنی پیس کە مۆڵگەی نەخۆشیە کە حرامە لەسەر بەشەر کە بیخواتەوە هەمووی لە لاشەیەتە دەرەوە. بەڵام بەو شێوازانەی تر کە مریشک ئەخنکێنرێ کە حیوان مدارە بێتەوە، بەڵام خەڵکێک هەر ئیخوا یاخود گۆشتی بەرازەخوا، ئەمەیە کێشەکە و ئەم خوێنە پیسەیە کە ئەگەڕێتەوە و ئینسانەکان تووشی دەرد و دوو بەڵام نەخۆشیەکە. بۆیە بەڕێزەکانم ئینسانی موسڵمان ئەوەی کە خوای گەورە لەسەری دانابێت ئەبێ وەکو خۆی وەکو دین وەکو تەطبیقی شەریعە وەریگرێ، بە سنەتی بزانێ و لە هەمان کاتیشا بزانێ کە ئەمە سوودی بۆ تەندروستی خۆی هەیە. چونکە ئین الله لم یجعل دواءکم فیما حرم علیکم، خوای گەورە دەرمانی نەخستوێتە ناو شتێکەوە کە لەسەری حرام کردوون. هەرچی شتێ حرام کراوە لە مەصلحەتی ئینسان حرام کراوە، بۆی کە ئینسان لەمە تێبگا. هەرچی خوای گەورە هێناوێتی بۆ بەشەریەت ئەفەرمێ لە باسی پێغەمبەری خوا ئەفەرمێ ويحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث. هەرچی شتی پاکژە، هەرچی شتی بەسوودە خوای گەورە بۆ ئینسانی فەراهەم هێناوە و بۆی حەڵاڵ کردووە. بەڵام هەرچی شتێ زیان بەخشە کە کەمن بە پەنجەی دەسە بژێرێن خوای گەورە لەسەر ئینسانی حرام کردووە، بۆ چونکە دین بۆ خۆشی بەشەر هاتووە، دین بۆ زیاتر تەندروستکردنی لاشەی ئینسان هاتووە. بۆیە بینیت ئەوەی کە بەسوودە بۆمان دانراوە، ئەوەی کە حرامە لێمان دوورخراوەتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شتێک کە لە مناڵیەوە نەیکردبێ و عورفیش بووە لە ناو مەککەیە، خەڵکێکی زۆر بەکاری هێناوە لە جاتی ئاو خواردویانەتەوە، دیارە عەرەق و مەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەنانەت لە مناڵیشە سوبحان الله تخنی نەکەوتووە. بە درێژایی تاریخی پێغەمبەری خوا لە مناڵیەوە هەتاوەکو بۆوە گەورە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕۆژە لە ڕۆژان تامێکی مەی نەکردووە هەر بۆ چێژیش بڵێ بزانم ئەمە چۆنە، خەڵک بۆ ئەیخوا، چونکە عادەتەن مناڵ وایە ئەگەر شتێ ببینێ بە دەست گەورەیەکەوە حەزەکا چاوی لێ بکە. بەڵام پێغەمبەری خوا ئەمەشی نەکردووە، ئەمە لە فراغەوە نەهاتووە. بۆ چونکە مەی زیانەکانی ئەوەندە زۆرن، ئەوەندە بەڵاو موسیبەت بۆ ئینسانە هێنێ، سوبحان الله کە ئینسان وازیشی لێنێ پاش ماوەیەکی زۆر باجەکەی هەرەدا. ناکرێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەم حرامە بەکار بێنێ، ناکرێ ئەبوو بەکر بەکاری بێنێ و دوایی بڵێن وازمان لێ هێنا و تۆبەمان لێ کرد. بۆیە فەرمێ ما ئەسکەرە کەثیرها فەقەلیلها حرام، هەر شتێک زۆری سەرخۆشەکە کەمەکەشی خراپە. بەس بێنە بەرچاوی خۆت خۆشەویستەکەم. قوتابەیەک گەوە لای مامۆستایەک یان پرسیار لە ئێماکە، ئەڵێ مامۆستا من ئەمێ مێشکم زیرەک بێ، ئەمەوێت بلیمەت دەرچم، بەچی مێشک بەقووەتە بێ، بەچی زاکیرە سەریعە بێ، بەچی وام لێکە میمۆریەکەم بەهێزتر بێ. ئەڵێن کوڕم ئەم جۆرە خواردنانە بخۆ، ئەو کاتانە سەعی بکە، ئەم زیکرانە بکە، بەو شێوەیە سەعی بکە.
من کەسێکم نەبینیوە بڵێ مامۆستا چۆن عەقڵم لە ناو بەرم، چۆن خۆم بێهۆشکەم، چۆن مێشکم بپێچمەوە و بیخەمە ناو تورەکەی و بیخەمە ژێر پێمەوە. من ڕاستیکی کەسی وام نەبینیوە. ئەو نە بەشی عەقڵی پێوە بێ، ئەو نە هیزری پێوە بێ و دواییش بانگەشەی ئەوە کا بڵێ وەڵام من عاقڵم و حەیشەکەم وەڵا هۆشم لای خۆم نەمێنێ. کورە تا نەخۆشێک هۆشی لای خۆی نایاڵین و بەنجێکەی نەمە ڕۆحمان دەرەچێت تا قەناعەتی پێکەیت. نازانم ئینسانێک بەم ئاسانیە ئەم مێشک و نیعمەتە کە خوای گەورە پێیداوە بەبێ ئەوەی کە خەڵک پارەی باتێ. ئەخر وەڵڵاهی مەلایینێ بنێ نابێ بێڵی لە لەحزەیەکە مێشکێ لەدەست بیت و خەڵک تەسویرێکات و سەیرێکات پێ بکەنێ و گابی بەگاڵ تجاری خەڵکی. من نازانم خەڵک پارەشەیە و مەیەکڕێ لە پای چییە. من حەزمەکرد لەم فەلسەفەیە تێ بگەم بۆ ئەوەی کە هیچ نەبێ سوودەکانی بزانین. خەڵکی هەجوو مەکاڵێک کاکەیەوە خۆتان لە فڵان شت و فڵان شت بێبەش کردووە. من حەزەکەم یەکێ بێ یەک سوودی مەیم پێ بڵێ، یەک سوودی مەی بڵێ کاکە موسڵمانان کەلی بێبەش بوون وەڵڵاهی مەی حرام نەکرایە، ئێستا مۆرێکی ناوشیرین بۆ ئەبەم ناوچەوانی ئێمەوە پێش ئیسلام. یان و ئیسلام هاتووە کورە مەی حەڵال کردووە. ئیسلام ناڵێنی خوایە دێوەرە سوودێکی مەیم پێ بڵێ. بۆیە بەڕێزەکانم ئەمە لە فراغەوە نەهاتووە کە مەی حرام کراوە. بۆ یەگە بچی بەناو کتێبی فارماکۆلۆژیا بگەڕی، بچۆ بەناو کتێبی سەیدەلیا بگەڕێ، مەی لە شووا باس کراوە زانن؟ خەڵکێک کەڵێ وەڵا سوودی هەیە دەیەک سوودەکەم پێ بڵێ. مەی لە بەشی پۆیزنینە باس کراوە، لە بەشی ژەهرایی بوونا باس کراوە. سبحان الله. یعنی مەی وەکو دەرد تەعاملی لەگەڵاکرێ لە کتێبەکانی ئێمەیە و لە کتێبی سەیدەلەیە. کەی بوو بە دەرمان؟ کات ئیسلام ئەمەی حرام کردو و پێغەمبەری خواستم دەستی بۆ نەبردووە زەرەرەکانی زانیوە. وەزانیوێتی ئینسان چ باجێکەیە لەسەر ئەمە. ئەبینن لە زۆربەی وڵاتەکانە مەی حەڵاڵە، بەدەست مناڵەوە، بەدەست هەموو دوکانارێکەوە، بەدەست خەڵکێکەوە یەت و ئەچێت و کەسیش نییە پەنجەی بۆ بەرێ. بەڵام قڕ بەسەر ئەوەی کە تۆزێک حەشیشەی پێوەگیرێ. من پرسیار لە جەنابتانەکەم مەی، حەشیشە، ماریجوانا، هیرۆین کامیان خراپن؟ ئەزان ئەو بەحسی لای ئێماڵێ لە زۆر خواردنەوەی مادەکانە لە تەعەڕوز بۆ وەکۆڵە جورعەیەکی قاتل، وەکۆڵە لارج کۆنسەمشن زۆر بخواتەوە. خراپترینی ئەم هەموو مادانە چییە؟ عەرەقە، مەیە، کحوولە. یعنی حەشیش لە دەرەجەکانی دواوەیەت. ئەی باشە بۆ عەرەق حرام نییە، بۆ ئەمانە حرامن و عقوبەی سجن و غەرامەی لەسەرە؟ لەبەرێکی ئێمە بەڕاستی هێشتا لە مۆزوعاتێ نەگەیشتوین. زیانەکانی عەرەقمان وەکو پێویست هەتا ئیساکەنا لا ڕوون نییە وەکو خوای گەورە بۆی ڕوون کردوینەتەوە و لەسەری حرام کردوین. بۆیە بینی ئەوەی کە مەی ئینسانە کوژێ لە ماوەی ساڵێکە، مەلاریا و سیل و ئایدز بە هەموویانەوە پێکەوە ئەوە ئینسان لەسەر ئەزان ناکوژن. لە جامعەی کامبرج ئەم بەحسە دەرچووە و منەظەمەی سەحەی عالەمی ژەڵێ هەموو 5 کەسێک کە لە رووسیا ئەوروپای شەرقی ئەمرن بەهۆی مەی و بەهۆی عەرەقەوە مرن. ئیتریان مباشرەتەن بەهۆی عەرەقەوە مرن، یاخود غیر مباشر بەهۆی عەرەقەوە جانیان لەدەسەدەن. ئەم مۆزوع ئەمریکا ویستی چارەسەری کە ساڵی 1990 کە زیانەکانی مەی بۆ دەرکەوت، هەستا قانونیەکی دەرکرد بە تەحریمی مەی. هەموو ویلایەتەکان یاخود زۆربەی ویلایەتەکان لەسەری کۆک بوون. وای لێ هات هەر کەسێ پێی بژیرایە، تیجارەتی پێوە بکردایە، بیخواردایە، نەقلی کردایە، غەراماکرا. پاشەوەی خەڵکێکی زۆر غەرامەکرا، خەڵکێکی زۆر چووە سژنەوە. عەرەق لە هەموو شوێنەکە ئەنجا وردە پەنایان برد بۆ مافیا و کاوبۆی. ئەچوون لە ماڵەکانیانە دروستیانە کرد بۆ ئەوەی کە قەرەبووی ئەوە بکەنەوە. پاش 14 ساڵ لە حرامکردنی مەی ساڵی 1990 ساڵی 1920 تا تەطبیق کرا. ئەمریکا بەناچاری ساڵی 1933 تعدیلی قانونەکەی کرد و خەڵی وەشانەوە کە مەی حرام بکات چکە پێی حرام نەکرا، پێی مەمنوع نەکرا، لەسەرەوەی کە ئەم هەموو دکتۆرە داکۆکییانە کرد ئەم حاڵەتە حاڵەتێکی زیان بەخشەوە کوشندەیە و ئەبێ فریای کەون. ئەمەش دوای چی کرا؟ دوای حربی عالەمی یەکەم. یعنی ئێمە ئەونەی کە لە حربی عالەمی یەکەما لێمان کوژرا ئەونا مەی زیاتر لی کوشتین و زیاتریشمان لێ کوژێ. بەڵام بەداخەوە ئەمریکا فریای خۆی نەکەوت. ئێستاشی لەگەڵا بێ نەیتوانی دەست بێرێتەوە بۆ ئەو سیستەمە کە خوای گەورە بە یەک ئایەت حرامی کرد. فەرمی فەهەل ئەنتم منتەهون. ئەمریکا 10,000 بلیۆن وەرەقەی بۆ چاپ کرد، 250 ملیۆن جونەیی بۆ سەرف کرد، 532,000 خستە ناو سژنەوە،
غەرامات گەیشتە مەلایین، بەڵام خوای گەورە بە یەک کەلیمە فەرمی فەهل ئەنتم منتەهون، تەواو دەستی بۆ نابن، حرامتان کرد. سەحابەکان پێغەمبەری خوا فەرمی ئینتەهینا ڕەبەنا، دەمی خۆیان کردەوە کۆتاییان پێهێنا. بۆیە بەڕێزەکانم ئاخر شت دەڵێم هیچ قوتابیەکی ئێمە کە فێری طوبیەکەین ئەڵێن بڕۆ ئەو نەخۆشە هستریرەوە گرە بزانین نەخۆشیەکەی چییە. ئەگەر لە ئەخیرە بۆمان نەنووسێت ئەم نەخۆشە عارەخۆرە یان نا، ئەم نەخۆشە جگەرەخۆرە یان نا، دەرەجەی لێشکێ. بۆ چونکە عەرەق تەئسیرەکە لە هەموو جمگە و بەش و ئەندامەکانی ئینسان بەبێ جیاوازی، بەڵام زیانی لەسەر کۆمەڵێکیان زیاترەوە لە هەندێک شوێنی تریان. بەڵام بەداخەوە شتێکی تر وردەوە دێتە ئاراوە کە وردە کوردستان و عێراق مەمەڕی مخەدیرات بوو، ئێستا خەریکین خۆمان ئەبین بە مۆڵگەی مخەدیرات، ئەنجا وردە بێ ئەمەش زیادکەین لێ نەخۆشەکە پرسیم بڵین زەحمە نەبێ جەناب معتادی یاخود مادەی مخەدیر ئەخۆیاننا. بەداخەوە ئەگەر یەکەم چارەسەر نەکەین، دووەم چارەسەر نەکەینە بە چاوەڕێی سێم و چاوەڕێی خراپتر بین. بۆیە ئەگە بمانەوێت تەندروستیمان خۆش بێ، ئەوەی خوای گەورە لەسەر پێغەمبەرەکەی حرام کردەوە، پێغەمبەری خوا دەستی بۆ نەبردووە، ئەبێ ئێمەش دەستی بۆ نەبین و بڵێن ئینتەهەینا ڕەبەنا، کۆتایی پێبێنین و بە حرامی بزانین، بۆ ئەوەی کە تەندروستیمان وەکو تەندروستی خۆشەویست بێت. سلام علیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.